لە هەرجێکم بینەرانی گەلی کوردستان سڵامەتان لێبێ خۆشحاڵەمە میوارش گەرما و گەرمتان پێشکەش دەکەم. شەوی ڕابردوو تیرۆرستان پەلاماری ئاوایی داران لە سنووری خانەقیندا بەهۆیەوە 6 هاوڵاتی شەهید بوون و 5 دیکەش بریندار بوون. ئەم کردەوەیە یەکەم جار نییە لە ناوچە کوردستانەکانی دەرەوەی هەرێمی کوردستان ڕوودەدا، بەڵکو بە تەواوەتی کلێنی ئەمنی و بارودۆخی ئەمنی لە ناوچانە خسۆتە ژێر پرسیارەوە کە بۆچی ناتوانرێت ڕێگری لە کردەوەی ئەو گروپە تیرۆریستیانە بکرێت. و ئەمڕۆ سەرۆکایەتی یەکێتی نیشتیمانی کوردستان و فراکسیۆن یەکێتی لە ئەنجومەنی نوێنەرانی عێراق بەیاننامەیان بۆ ئەو مەبەستا بڵاو کردەوە. بەیاننامەکان تەئکید لەوە دەکەنەوە کە پێویستە کە هێزی پێشمەرگە هاوشانی هێزەکانی دیکەی فێدراڵی عێراقی بگەڕێنەوە ناوچە کوردستانەکانی دەرەوەی هەرێمی کوردستان و پێکەوە ئەمنیەتی ئەو ناوچانە بپارێزن. لە تەوەری یەکەمی گەرما و گەرم گفتوگۆ لەسەر ئەو بابەتە دەکەین بەڕێز شێرکۆ میروەیس ئەندامی ئەنجومەنی نوێنەرانی عێراق لە ستۆدیۆ لەگەڵمدایە. بەڕێز شێرکۆ بەخێر بێت. لەو دەست پێ دەکەین بۆچی بارودۆخی ئەمنی ناوچە کوردستانەکانی دەرەوەی هەرێمی کوردستان گەیشت بەوەی ئەمڕۆ کە ئاوا دەبینین ناوبەناو کردەوەی تیرۆریستیە کرێتە سەر کوردانی ئەو ناوچانە. زۆر سوپاس. بەداخەوە دیارە لە غیابی هێزی پێشمەرگەی کوردستان لە سنوورەکە و پاشەشەی هێزی پێشمەرگەی کوردستان لە سنوورەکەیە ئەم دۆخە نارەبارە هاتوۆتە پێشەوە لە ساڵانی ڕابردوو لە دوای 2023ەوە تاوەکو 2-3 ساڵی ڕابردوو ئەمنێتی ناوچەکە ینی لە ئاستێکی زۆر باشا بووە و هێزی پێشمەرگە هەوێنی پاراستنی پێکەوژیانێکی ڕاستەقینە و تەواوی دێهات و شار و شارۆچکەکانی هەم خانەقین ئەم ئەوانشی کە سەر بە خانەقین بووە. بەداخەوە لە دوای ئەو ڕووداوانەی دواتر لە ئەنجامی پاشەخشی هێزی پێشمەرگەی کوردستان ئێستا دۆخەکە بە تەواوی نالەبارە و ئێمە بۆ مەبەستە ینی لە هەموو دەرگاکانمانداوە بەڕاستی ئەوەی کە لە پەیوەندی بە دام و دەستگاکانی سنووری پارێزگای دیالەوە هەیە، ئەوەی کە بە خودی پارێزگار و پەیوەندی بە ئەوەی قاعدەی عەمەلیات و شۆرتە و ئەجیزەکانی تریشەوە هەیە قسەمان لەگەڵ کردوون. ئەوەی کە پەیوەندی بە دام و دەستگاکانی حکوومەتی ئیتیحادی و هەیە لە عێراق لە سەرۆکایەتی پەرلەمان، لە سەرۆکایەتی دیسان کۆمار، لە سەرۆکایەتی وەزیران لە نزیکەوە ینی قسە و باسی جدیمان لەسەر ئەم دۆخە کردووە و هەمیشە ینی قسە و باسەکان بە ئاراستە بووە هەمووان پێکەوە بتوانین چارەسەرێک بۆ ئەو دۆخە بدۆزینەوە. بەڵام بەداخەوە هیچ جدیبوونێک لە حکوومەتی عێراق بەدی ناکرێ بۆی کە پێکەوە بتوانین بەربەم پەلامارە تیرۆریستیانە بگرین و کە خەڵکی بێتاوان و خەڵکی کورد بە تایبەت دەبێ بە قوربانی کار و کردەوە قێزاونەکانیان. بۆچی حکوومەتی عێراقی جددی نییە لەم پرسەیە؟ حکوومەتی عێراق لە ڕاستیدا من لە چەندین ڕابردوویانی لە چەندین چاوپێکەوتنی تریش ئاماژەم پێکردووە. کێشەکە ئەوەیە عێراق خۆی وڵاتێکە لێوانلێوە لە قەیرانی جۆراوجۆر، چی لەباری ئەمنی، چی لەباری سیاسی، چی لەباری ئابووری، ینی نەسیجی ئیجتیماعی هەموو پێکەوەژیانی ڕاستەقینە لە ڕاستیدا هەمووی کەوتونتە بەر ئەم دۆخەی کە ئێستا لە عێراقا ئەگوزەرێ. لە دەورانی ڕابردوو تەنانەت لە نێوان شار و شارۆچکەکانە و لە نێو خودی شارەکانیشە بۆ تورکمان، بۆ عەرەب، بۆ کورد کەم تا زۆر پێکەوژانێکی ڕاستەقینە هەبووە و دەیان یادەوەری و دەیان یادگاری جوان لە نێوان نەتەوە جیاجیەکانە هەیە، چی لە وەرزش، چی لە هونەر، چی لە سیاسەتکردن و پێکەوە بەرگریکردن و پێکەوە هەوڵدان خەباتکردن بۆ بەدیهێنانی ئازادی. بەڵام بەداخەوە لە دوای ئەوەی کە حکوومەتی عێراق حکوومەتی ینی ڕژێمی بەعسیش لە 2003 ڕۆژت، هێشتا هەزاران کەس ماون کە هێشتا لەو چوارچێوە لە حەزوری کورد دەڕوانن لە وڵاتە. بۆ خۆشتەزانی ئەسبابەکان هەموو زاتیش نین، هەندێک ئەسبابی مۆزوعیش هەیە لە پرسەکە. ئەویشەوەیە کە ئێمە لە 40 ساڵی ڕابردوو لە سەربازگەیەکە ژیاوین. ئەم سەربازگەیە چەندنەوەیەکی پێگەیاندووە کە هێشتا لە ژێر کاریگەری ئەو پەروەردە ئەو سیستەمەیە کە بەعس دایڕاشت بوو و هاوڵاتی ئەم وڵاتی پێ لە قاڵبدا بوو. بۆیە ئێمە سەر لە نوێ پێویستمان بە ژیانەوەی هەموو بوارەکانە بەڕاستی ئەوەی کە پەیوەندی بە پێکەوە ژیانە هەیە و ئابووری دیسانێکێکە لە هۆکارە گرنگەکان، فاکتەرە گرنگەکان بۆ ئەوەی کە سەر لە نوێ تۆ بتوانی وڵاتێک بنا بکەیتەوە بۆ هەمووان بێ.
بەداخەوە و دۆخی ئابووری تەواودا ڕووخاوە بەداخەوە هێز و لایەنە سیاسیەکان بە تایبەت لە باشوور لە ناوەڕاستی عێراق ئەوانەی کە لە نێو پرۆسی سیاسیش بەشدارن ئەوەندەی کار لەسەر جێبەجێکردنی ئەجندەی وڵاتانی دەوروبەر و ئەوە ئەکەن کەمتر خەمیان لە جێبەجێکردنی داوا و داخوازیەکانی خەڵکی ئەم وڵاتەیە کە ناوی عێراق. بەڵێ ئاماژەت بۆ داکە لە هەموو دەرگاکانتان ناوە باسە لە پارێزگای دیالە و پارێزگار کرد باسە لە حکوومەتی فێدرالی لە بەغدا کرد حکوومەتی هەرێمی کوردستان چیتان بۆ ئەکا یا ئێوە لە دەرگای حکوومەتی هەرێمی کوردستانتان داوە بۆ پرسی ناوچە کوردستانەکانی دەرەوەی هەرێم حکوومەتی هەرێمی کوردستان لە ساڵانی ڕابردوو ئەوەی کە پەیوەندی بە بژانەوە و ئاودانکردنەوە هەبێت لە سنوورێکی وەکو خانەخین لە ڕاستیدا ئەتوانم بڵێم بەشی شێری ئاودانکردنەوە و گرنگیدان بە شوێنێکی وەکو خانەخین تاوەکو شار و شارۆچکەکانی دەوروبەریشی لە ڕاستیدا ئێحتیمامەکە ئێحتیمام و گرنگی پێدانەکە گرنگی پێدانی حکوومەتی هەرێمی کوردستان بووە لە جادەیەک لە شۆستەیەک لە باخچەیەک لە قوتابخانەیەک لە پەرەپێدان بە خوێندنی کوردی لە قوڵکردنەوە بەشداری پێکردنی نەتەوەکانی تر لە ڕێو بۆ نەجاتیەکانە هەموو ئەمانە ئێمە دەست پێشخەریمان کردووە و حکوومەتی هەرێمیش کەم تا زۆر بەدەنگەوە هاتووە بەڵام ئەوەی کە پەیوەندی بە یەکریزی ماڵی کورد و ئەوەی کە پەیوەندی بە هەڵوێستی سیاسی ئەوە هەیە بەداخەوە نەک بۆ خانەخین و کەرکووک و ناوچە دابراوەکان لە بەرامبەر ئەو دۆخش کە ئێستا عێراقی تایە لە بەرامبەر ئەو دۆخش کە ناوچەکەشی پیاتەیە پەڕێ من دەیان جاری کرد بە دەنگی بەرز و تووبانە بەرپرسیارەتی سەرکردایەتی سیاسی کورد لە ئاستی پێویستان نییە و لە ڕاستیدا خەڵک لە ئەوەیە لە ئەسێرەیەکی ترە و دەسەڵاتیش و سەرکردایەتی سیاسی کوردیش لە ئەسیرەیەکی ترە بۆیە حکوومەتی هەرێمی کوردستان ئەگەر ئەوێت نوێنرایەتی ڕاستەقینەی داوا و داخوازی خەڵکە من پێم وایە دەبێ خەڵکی خۆی ئاشتاتەوە و ئێمە ئەگەر ئەمانەوێت بەهێز بین و ئێمە ئەگەر ئەمانەوێت چارەسەری جددی بۆ هەموو ئەم کێشمەکێشانەی کە ڕۆژانە ئێمە تایە ئیحراجە بین و تایە کە سوکاری عزیزمان لە دەستەدەین ئەکرێت ینی قوتەکەی ئەوەیە کە تۆ لە نێو ماڵی خۆتەوە دەست پێ بکەیت ماڵی خۆت کۆکەیتەوە کێشە و گرفتەکانی ناوەوە چارەسەر بکەیت بە خاتری ئەوەی کە تۆ بتانی لە بەغدا و لە دەوروبەر لە ئاستی وڵاتانی تریش بتانی ئەم یەکریزی ئاوە بەدی بێت و قوتێکی ترت هەبێ چونکە ئەوەی کە پەیوەندی بە حزوری ئەمریکاوە هەیە لەم ناوچەیە و بەتایبەت لە عێراق ئەوەی کە پەیوەندی بە حزوری ئەوروپیەکانەوە هەیە ئەوەی کە پەیوەندی بە بەشێک لە وڵاتانە عەرەبیان لە وڵاتە عەرەبیانەشەوە هەیە سە بە هەر هۆیەک لە هۆکان گرنگی بەم ناوچەیە ئەدەن کە لە ڕووی سیاسیەوە کە ئێستا ئێمەکەین هەموو تاکید لە مەسلەی هەرێمێکی کوردستانی بەهێزەکەن و ڕەگەزەکانی بەهێزبوونی ئەم هەرێمە و معلومە بۆ هەموو لایەک بەڵام بەداخەوە سەرکردایەتی سیاسی کورد لە ئاستی خۆناغەکانیە. بەڵێ ئۆباڵێکم تەرخەمی چەند بارەبوونەوەی ئەم ڕووداوانە دەکەوێتە ئەستۆی کێ لە ناوچە کوردستانەکانی دەروی هەرێمی کوردستان ئێستا لەبەرەوەی کە دۆسیی ئەمنی لە دەستی حکوومەتی ئیتیحادیە بەرپرسیارەتی یەکەم لەسەر شانی ئەوانە لەبەر ئەوەی لە ڕاستیدا هەموو ئەو هێزانیان کە هێناوەتە ناوچەکە چی لە سوپا چی لە حەشتی شابی ئەوانە چی لە دەوروبەری شوێنێکی وەکو خانەخین بڵاویان پێکردووە ئەم گروپە تیرۆریستیانە ئەگەر داعش بن یا هەر گروپێکی تر بێ لە ژێر ناوی داعش خۆی مەڵاز داوە و دەستی دەشێتە خوێنی خەڵکی ئێمە لە ڕاستیدا بە ماوەیەکی زۆر ئەو هێزانە بەجێڵێ یەت لە نزیکی سنتەری شاری خانەخین چالاکیەکە و دەستی ئەچێتە خوێنی خەڵکی ئێمە لەبەرەوە ئەمە بۆ خۆی ینی هی ئەوەیە کە ینی بۆ ئێمە بەڕاستی جێی سەرسوڕمانە ئەم گروپانە چۆن نەتوانن خەرقی ئەم هێزە ئەمنیانە بکەن لە دەوروبەری خانەخین بۆیە ینی لە ڕاستیدا ئێمە بە گومانین لەوەی کە خەڵکی تریش و گروپی تریش کە تاوانبارن کە ئێمە ئەیان ناسین لە نزیکەوە کە شەڕی سوای عێراق و شەڕی پێشمەرگەشتیان کردو لە ماوەی ڕابردوو لە جەلەولا لە شوێنەکانی تر ئێستا هاتوونەتەوە لە ژێر ناوێکی تر ناونیشانێکی تر گیرساونەتەوە و بەڕاستی ئێمە تەنانەت سکاڵای یاساییمان لەسەریان هەیە حکوومەتی ئیتیحادی هیچ بە دەنگەوە هاتنێکی نییە بۆیە بەرپرسیارەتی لەسەر شانی ئەوانە و من پێم وایە تەنیا چارەسەریش ئەوەیە کە
ئەم ناوچانە دەبێت بە هاوبەشی لەگەڵ هێزی پێشمەرگەی کوردستان بپارێزرێ و چونکە ئەو هێزانی کە هاتوونەتە سنوورەکەش بەڕاستی نامۆن بە خەڵکەکە بۆیە خەڵک لە ڕابردوو کە هێزی پێشمەرگەی کوردستان توانی بووی بە تەواوی کۆنتترۆڵی دەوروبەری لایەنی ئەمنی و دەوروبەری شارەکان بکە و ئاسایش و پۆلیسیش لە ناو شار بە کاری تایبەتی خۆیان هەڵدەسان نقطەی قووەت ئەوە بوو کە خەڵک هەماهنگ بوو خەڵک هاوکار بوو لەگەڵ ئەم هێزانە بەڵام ئێستا خەڵک هاوکار نییە و لەبەرەوە ئەم هێزانە هاتوون نامۆن بە ناوچەکەش خەڵکیش ئامادەنی هاوکاری بەڕێز شێرکۆ لە بەرامبەر ئەم کەم تەرخەمەی کە ئاماژەت پێدا ئێوە لە ئەنجومەنی نوێنەران بانگشتی وەزیری ناوخۆ پارێزگاری دیالە ناکەن بێن ڕووکردنەوە بدا لەسەر ئەو بارودۆخانەی کە هەیە ئێمە لەسەر ئاسی پارێزگای دیالە ئێمە پەیوەندێکی باشمان هەیە لەگەڵ دام و دەستگاکانی پارێزگای دیالە بەرپرسان و تەنانەت خودی پارێزگاری دیالش بەڵام ئەم جۆرە چارەسەریانە ینی پێویستی بە هەڵویستی سیاسیە لە بەغدا پێویستە بڕیاری پێوەربگیرێ ئێمە لە ماوەی ڕابردوو فراکسیۆنی یەکێتی نیشتیمانی کوردستان لە ئەنجومەنی نوێنەران سەردانی پارێزگای دیالەمان کردووە ئەو قسانەی کە ئێمە کردومانە لە کۆنگرەی ڕۆژنامەگەری کە پێکەوە وەستاوین و بۆ ڕای گشتی عێراق و بۆ دامودەتگە جێجیەکانی ئەم وڵاتە قسەمان کردو پارێزگاری دیالە قسەی دڵی ئێمەی کردووە لەبەرەوە ئێمە لەگەڵ وەزیری ناوخۆش کۆبووینێتەوە ئێمە لەگەڵ وەزیری بەرگریش کۆبووینێتەوە لابەلا لە پەیوەندی جانبی ئەوانەشە هەندێک جار عیلاقاتێکەکەین کۆی قسە و باسەکان و دانیشتەکان ئیجابین بە ئاراستی چارەسەر بەڵام بەداخەوە لە دواییە دیسان کۆمەڵک دەستی شاراوە هەیە لەوەی کە نایەڵێت کە بڕیاری سیاسی وەربگیرەوە چارەسەرکردنیان کێشانە بەڵێ ئەگەر بینە سەر دانیشتوانی ناوچە کوردستانەکانی دەرەوەی هەرێمی کوردستان ئەکرێ بۆوانە بوتێ خەڵکانن کە بریندارن بە مانای وشە ینی چی ئەکرێ کە قەرەبووی ئەم برینانیان بۆ بکرێ وەکو مەرهەمێک کە کۆتایی بە برینەکانیان بێنێت چارەسەرەکە تەنیا پێم وایە لەو خۆناغلەیەک خاڵاخۆی ئەبینێتەوە ئەویش ئەوەیە کە ئێمە تاوەکو 2014 ژووری هەمەهەنگیمان لە نێوان هێزی پێشمەرگە و لە نێوان سوپای عێراقا هەبووە بازگەی هاوبەش هەبووە و تەنانەت لە پار و ئەوانە ینی وەزارەتی پێشمەرگە ڕێکەوتنی هەیە لەگەڵ سوپای عێراق بەخاطری و مەسحی ناوچەکان کراوە بەخاطری ئەوەی کە سەر لە نوێ هێزەکان دابش بکرێنەوە و بتوانن ئەو بۆشایی کە هەیە و گروپی تێرۆریستی داعش قۆستوێتەوە بۆ لێدان لە خەڵکی مەدەنی و جوتیاری ڕەشوڕوت و سووتانی دەغڵودانی ڕەنجی و بەری ڕەنجی ساڵێکی خەڵک و جوتیاری کورد بە تایبەت لە ڕاستیدا ئەبێ بە هەماهەنگی بە کاری هاوبەش بتوانین چارەسەری بۆ دۆزینەوە ئەو کلێنانە پڕکەینەوە بەبێ ئەوە من پێم وایە دۆخەکە بە ئاراستەیەکە ئەڕوا داعش ئەمەی قۆستۆتەوە و ژمارەیان زۆر زیاتری کردووە و بەڕاستی بۆ بەمایی ئەوەی کە ینی نەک بەشە و بە ڕۆژی لە هەندێک شوێن ببیندێن بەڵام جێی هەڵوەستەیە کە حکوومەتی ئیتیحادی هیچ بە دەنگەوە هاتنێکی جدی نیە بۆ چارەسەری ئەم دۆخی کە هەیە زۆر جار وەزارەتی پێشمەرگە هێزەکانی پێشمەرگە زۆر جار هێزەکانی ئاسایش لە ناوچەکە ئامادەن بۆ ئەوەی کە ئۆپراسیۆن بکەن بۆ ئەوەی کە بە دوواداچوونیان بۆ بکەن شوێنەکانیان زانن زانیاری جدیمان لایە بەڵام بەداخەوە دیسان سوپای عێراق و بە بڕیاری سیاسی دیارە هەماهەنگ نین هاوکار نین بۆیە ئەم پرسە لە دواییە پرسێکی نیشتیمانیە ئەم پرسە پەیوەندی بە چارەنووسی ئەم وڵاتەوە هەیە کە هەمومان خۆمان بە خەم دەزانین بۆی هەمومان قوربانیمان بۆ داوە بۆیە ئەمە لە دواییە پێویستی بەوەیە کە حکوومەتی هەرێمی کوردستان پلانێکی جدی و ستراتیژێکی ڕۆشنتری هەبێ بۆ ئەوی کە بتوانێت هەنگاو دەست بۆ چارەسەرکردنی ئەم قەیرانە ببا لە ڕاستیدا کە قەیرانی پلانەکە چی بێت؟ پلانەکە ئەوەیە کە یەک لە نێو ماڵی خۆمان ناکرێت هەرێکێک ڕوئایەکمان هەبێ بۆ چارەسەری ئەم پرسەی کە ئێستا لەم ناوچانە ئەگوزارێ ئەمە پەیوەندی بە تەنیا بە یەکێتی نیشتیمانی کوردستان و بە تەنیا بە پارتی دیموکراتی کوردستان و لایەنێکی دیاریکراوە نیە ئەم پرسیەکە کە پەیوەندی بە هەمومانەوە هەیە باشە بۆیە هەمومان پێویستە و پەرلەمانی کوردستان پێویستە هەڵوەستەیەکی جدی لەسەر ئەم دۆخە بکات نەخشە ڕێگایەک پرۆژە یاسایەکی هەبێ بۆ ئەوەی کە بزانین ئێمە لە نێو ماڵی خۆمانەوە
هەڵوێستەکان یەکخین و لە دواییدا لەگەڵ حکوومەتی اتحادیش ئێمە هەموو ئەو کابینە نوێیانە کە دێنە پێشەوە لە ڕاستیدا ئەوەندەی کێشمەکێشە لەسەر ئەوەی کە چی پۆستێک بەر کوور دەکەوێ و چی پۆستێک بەر لایەنێکی ترەکەوێ ئەوەندە خەممان نییە لەسەر ئەوەی کە ئێمە دانیشین پرۆژەیەکمان هەبێ ڕێکەوتن لەگەڵ کەسی ڕاستپێڕا بکەین بۆ پێکهێنانی ئەم کابینە پێ بڵین کاکە ئێمە بەسەر چاو 58 ئەندامی ئەنجومی نوێنەرانی کورد لە بەغدا هەیە وەگەر پرۆژێکی هاوبەشمان هەبێ هەمووان پێکەوە بین ئێمە بەداخەوە یەکێتی و پارتی ینی کەم تا زۆر نەمانتوانیوە ئاوڕێکیش دی لەلایەنەکانی کەش بینەوە بە خەم بین بۆ ئەوەی کە پێکەوە یەک ریزی پاس هەر کاتێک پێویستمان پیانە ئەڵێن وەرن بە قسە لە یەک ریزی بکەین و هەر کاتێکیش کە فرامۆشیانەکەین ئامادەنین لە هیچ لە بەغدا خۆمان خۆش بین بۆ ئەوی کە هیچ نەبێ ئەو لایەنانەی بەشداری پێ بکەین ئەم پرۆژانە چارەنووسازن و ئەگەر پێکەوە نەبین پێم وانێ ناتوانین موفق بین. ئێوە لە بەغدا و ئەندامانی ئەنجومەنی نوێنەران یاخود ئەوانەی کە لە ناو حکوومەتدان ئەرێکتان گۆڕانکاری بەسەردا نەهاتووە لە بەرامبەر پرسی ئەو ناوچانە؟ ئێمە ئەوەی کە پەیوەندی بە خانەخینەوە هەیە بێگومان بۆ کەرکووکیش بۆ خۆم چەندی جاری کەلوتومە کلیلی چارەسەری ناوچە دابراوەکان کەرکووکە باشە بەڵام لە دواییە خانەخین و دووس و قەرەتەپە و جەبارە و تا ئەگاتەوە شنگال و تا ئەگاتەوە مەخمور و ئەوانە هەموو ئەمانە بۆ ئێمە پاکێجێکە و ئەبێ هەنگاو دەست بۆ چارەسەری ئەم دۆخە ببین و لە هەمان کاتدا ئێمە پێکەوە سەرجەم فراکسیۆنەکان چەندین جار کۆنگرێ ڕۆژنامەگەری هاوبەش و بەیانی هاوبەشمان هەبووە و پێکەوە قسەمان لە چارەسەرکردنی ئەو دۆخە کردووە پێکەوە لە بەجیا و بە یەکیشەوە وەکو تیمێک دیسان لەگەڵ سەرۆکۆزیر و لەگەڵ داوم و دەستگا جیاجیەکان و بەرپرسە جیاجیەکانی حکوومەتی ئیتیحادی قسەمان کردبووی کە بە دەنگەوە هاتن هەبێ بەڵام بەداخەوە حکوومەتی ئیتیحادی لەبەر ئەوەی کە سەرقاڵی کۆمەڵێک کێشە و گرفتی نێوخۆییە و گەندەڵی سەراپای ئەم وڵاتەی تەنیوە و دۆخی ئەمنینە لەبارە و کێشمەکێشە سیاسیەکان تایەت قوڵە بێتەوە و دەخاڵەتی وڵاتانی دەوروبەر تایەت گەورەتر ئەبێ ئەمە وای کردووە کە خەڵکی تر تەرەفی تر لایەنی تر قسەی هەبێ لە پرسی ناوچە دابراوەکانە بەرنبوونە بۆیە ینی کورد چەند پێویستی بەوەیە کە لە دواییە لە بەغدا بە دوای چارەسەردا بگەڕێ لە بەرامبەر ئەوەی پێم وایە وڵاتانی دەوروبەریش جۆرێک لە جۆرەکان دڵنەوەییان ئەوێت دڵنیاییان ئەوێت بۆ ئەوەی کە ئێمە تیمی هاوبەش و وەفدی هاوبەشمان هەبێ بۆ ئەوەی کە سوورەتە ڕاستەقینەکە وەکو خۆی بگەێنینە هەمووان و ئەمریکیەکان ئەوروپیەکان لەنزیک و کەم تابای ئەم دۆخاکن بەداخەوە یەکێ لە گرفتە گەورەکانی نێو ماڵی کورد ئەو پەرتەوازیە کە هەیە بۆیە زۆر جار خەڵک باجەکەیەدا بەرز شێرکۆ هەر گەڕانەوەی پێشمەرگە چارەسەرە بۆ بارودۆخی ناوچە کوردستانەکانی دەرەوەی هەرێمی کوردستان یاخود ئەگەر وێنەکەی کە خۆت ئاماژە پێدا سوورەتە گەورەکە مادەی سەوچل جێبەجێ بکرێ کۆتایی بەم هەموو نەهامەتێ نایانێت بێگومان بەڵام ئەو حکوومەتە یەک لە دواییەکانی کە هاتوونەتە پێشەوە لە ڕاستیدا ئەو مادانی کە دەستور لە بەرژەوەندی خۆیان دەست بۆ جێبەجێکردنی ئەبن بەپێی دەستوریە عقوبەی هەرێمی کوردستانەدا بەڵام بەپێی دەستور نایەت باز لە ئێستاخاق و مافەکانی خەڵکی هەرێمی کوردستان بکە بۆیە ینی ئەمە ئیشکالێکی زۆر گەورەیە و لەم ساتە وەختە چارەنووسازانی کە عێراقی پێێتەیە پەڕێ بەداخەوە ئێمە نەمانتوانیوە پێداگری و لەسەر خواستی ڕاستەقینەی خەڵکی خۆمان بکەین لە بەغدا بۆیە خواستی ڕاستەقینەی ئێمە ئەوەیە حکوومەتی ئیتیحادی بێتە ژێر پای جێبەجێکردنی دەستور و هەرێمی کوردستان هەمیشە ولایەنەکان ئێمە هەمیشە پێداگری لەسەر جێبەجێکردنی دەستورەکەین بەڵام دەستور و مادەی 140 بۆ بە قوربانی کێڕوانینی ئەم هێز و لایەنە سیاسیانەی کە باوەڕێن بە جێبەجێکردنی نییە بۆ خۆت زانی کە سونەکان کاتی خۆشی دەنگیان بەم دەستورە نەداوە باشە لیانی کێشەکە بە ئاراستەیە کە زۆر جار بەداخەوە ڕغمی خلاف و کێشمەکێشەکەی ناوخۆی خۆیان بەڵام هۆی کە پەیوەندی بە حزوری ئێمە هەیە لە عێراق یەکدەنگ و یەک ڕەنگ و ئەوەن و زۆر بەڕێز شێرکۆ باس تەماشای ناوچە کوردستانەکانی دەرەوەی هەرێمی کوردستانکەین کورد و عەرەب و پێکاتە نەتەوەیی و ئاینەکانی دیکەشی لێیە ئەمانە پێکەوە ژیانێکیان بۆ خۆیان دروست کردووە دوو جار دەستەواژەی دەستی دەرەکی و خەرقی ئەمنیت بەکارهێنا کە کاریگەری لەسەر پشێویەکان و ئەو کردە و تیرۆریستیانە هەبووە پرسیارەکە ئەوەیە ئەم دەستی دەرەکی و خەرقی ئەمنیە کاریگەری لەسەر پێکەوە ژیانی ئەم پێکاتانە ئەکا لەم ناوچانەدا بێگومان لەبەر ئەوەی
ئێمە ینی تەجروبەیەکی چەند ساڵەمان هەیە لەو سنوورانی کە هێزی پێشمەرگە و هێزەکانی ئاسایش بەرپرس بوون لە پاراستنی سەر و سامانی خەڵک پێکەوژیانەکە پێکەوژیانێکی ڕاستەقی نەبووە و ئەمە پەیوەندی زۆر جار پەیوەندی بە باگراوندی تێگەشتنی هاوڵاتی کوردیشەوە هەبووە کە هیچ حساسەتێکی لە بەرامبەر نەتەوەی تر لە بەرامبەر پێکهاتەی تر نەبووە بەڕاستی ئێمە لە دەورانێکە لە خانەخین 100,000 ئاوارەی لێبووە تا 3 شەو تا 2 شەو گەنجەکانیان هاتوون ڕۆشتون ئازاد بوون لەبەرەوە سروشتی شارەکەوایە ینی ئەوەندەی نسیجی اجتماعی تیا بەقوتە ئەوەندەی پێکەوژیانێکی ڕاستەقینە هەیە کەمتر ئیشی بۆ هەبوو دەست بۆ قوڵکردنەوەی ئەم جۆرە حساسێتانە ببە بۆیە لە بەدەر لە ناوچەدا براوەکانیش ئێستا لە هەرێمی کوردستانیش ینی سەروی ملیۆنێک تۆ ئاوارەی ناوچە جیاجیەکانی عێراقت هەیە بەڵام لەگەڵ ئەوەشە تا ئێستا نەگەڕاونەتەوە شار و شارۆچکەکانی خۆیان لەبەرەوە ئەمنیەتەکە لێرە بەرقەرارترە بەڵام ئێستا وا ئەبن بە بشێک لەم کۆمەڵگایە مناڵیان بە کوردی قساکە مناڵێن بە کوردی خوێنێ مناڵێن پەیوەندی کۆمەڵایەتی دروستەکە و ئەمە ڕۆژ لە ڕۆژ قوڵترە بێتەوە و ئەمەیەکێکە لەو خاڵانەی لە ڕاستیدا خەڵکی کورد شانەزی پێوەکە بۆیە هەم سیستەمی پەروەردە و ئەم بارەنا لەبارە ئابوووریە ئەم دۆخە ئەمنیەشیەوەوە لە ڕاستیدا هەموو ئەمانە کاریگەریان دروست کردووە و بابەتە و لایەنێکی مۆزۆعیش لە پرسەکە هەیە ئەویش ئەوەیە کە هێشتا کاریگەری دەورانی بەعز و خوێندنەوەی بۆ کورد بۆ حزوری کورد لە ڕاستیدا لە هێشتا لە ذهنێتی زۆر لە بەرپرس و هاوڵاتی لە شار و شارۆچکەکانی خوار و ناوەڕاستی عێراقەمەوە ئەم کردەوە تیرۆریستانی کە ئێستا هەن یاخود پێشتر هەبوون و ئەو کلێنە ئەمنی کە لەو ناوچانە هەیە ژیانی ئەو ناوچەیە بەرەو کارەسا دەبات بێگومان بەرەو کارەسا تێبە لە شوێنێکی وەکو خانەخین لە 2 ساڵی ڕابردوو تاوەکو ئێستا سەروی 100 شەهیدمان هەیە باشە و سەروی 150 تا 200 بریندارمان هەیە لەبەرەوە ئەمە ینی ئاگرێکە بە هێواشی ئەقڵێ بۆیە لە پار دەستدرێژیەکانی ئەم گروپە تیرۆریستیانە هەندێک لە گوندە دوورە دەستەکان بوو ئێستا لە نەتیجەی ئەو فشارە لە نەتیجەی ئەو زوڵم و زۆری کە ئەیکەن بەشێک لە گوندەکان چۆڵی کردوە سەروی 30 گوند چۆڵی کردووە ئەمە وای کردووە کە لە سنتەری شارەکە نزیک ببنەوە بۆیە ئێستا گوندی دارە کە دوێنێ تێیدا پەلاماری خەڵکی سڤیلیان داوە ئاوایی مێخاس و لە ماوەی ڕابردوو ئاوایی مبارەک و زۆر لە گوندەکانی تریش لە بەرەو شارۆچکەی جەلەولا لە ڕاستیدا بەرەو چۆڵبوون ئەڕۆن و جێی سەرنجە بۆ ئێمە جوتیاری عەرەب گوندە عەرەب نشینەکان کە ئێمە بەشێکیان ینی بەشێکی زیندون لە جەستەی ئێمە لە خانەکەین ڕێزمان گرتوون و پەیوەندێکی زۆر باشمانێت تاوەکو ئێستا کەچی سێرەکی ئەوان تێپەڕێنین زڵم و زۆر لە بەرامبەر کوردەکەن ئەمە دوو ئاراستەیە ئاراستەیەکیان ئەنوێت کێشمەکێش لە نێو نەتەوەکانە دروست بکەن پێکاتە جیاجیەکانە دروست بکەن و ئاراستەیەکی تریشی ئەوەیە لە ڕاستیدا ینی وا ئەخوێنرێتەوە کە ئەیانوێ دیسان جوتیاری کورد خەڵکی کورد لەسەر سێوزاری خۆیەوە دەربنێن و سەر لە نوێ مەسەلەی تعریف بوژێننەوە بەڵێ ئەو بابەتی کێشمە کێشم و داگیرکاری کە ئامانجت پێدا کردەوە تیرۆریستیەکان ئامانجی خۆیان پێکاوە لەو بوارانەدا بێگومان پێکاوێتی پێکان ئەگەر نەی پێکابێت لە کۆی 93 گوند کە سەر بە سنتەری خانەقینە لە نزیکەی 35 گوند چۆڵی کردووە یەک لە سەر 3 گوندەکان چۆڵی کردووە باشە لەو 23 گوندمان عەرەب نشینە ینی 7 گوندی کورد نشینە 7 کورد 35 چۆڵی کردووە لەبەرەوە بەڵێ بە بەرنامە هەنگاو بە هەنگاو هاتوونەتە پێش ئێستا بە ئاراستەیەگە ڕوا کە هەڕەشەکە بەرەو ناوشارەکەیت بۆیە ینی بەرپرسیارەتی هەمومانە و ئێمە وەکو یەکێتی نیشتیمانی کوردستان ئەمڕۆ سەرۆکایەتی دیارە بەیاننامەی هەبووە و هەڵوەستەی جدی لەسەر ئەم دۆخەنا لەبارە کردووە و بڕیارە لە ئایندەیەکی نزیکە لەگەڵ خودی سەرۆکوەزیر لە بەغدا تاوتوی ئەم جۆرە کێشانە بکەن
و بۆیە من داوام وایە ئەگەر بکرێت پەرلەمانی کوردستانیش و حکوومەتی هەرێمی کوردستانیش و وزارەتی پێشمەرگەی بەتایبەت هەڵوەستەیەکی جددی لەسەر ئەمە بکەن بەڕاستی ناکرێت ئێمە تا سەر لە دوورەوە سەیری قوربانیەکان و کەسە ئازیزەکانی خۆمان بکەین کە ڕۆژانە لە بەرچاومان قەسابخانیان بۆ ئەخڵقێنن و دایان کوژن و ناشتوانی هیچ هەنگاوێک بنین. خەڵکی ئێمە لە ناوچەکە ئێستا تیونێتی بە بەیاننامە ناشکێ، تیونێتی بۆ ناشکێ و ینی هەنگاوی کردداری ئەوێت. خەڵک چەقۆکە لەسەر ملیەتی شەو لە ماڵی خۆی ناتوانێت بە ئاسوودە بێ. یەک ساڵ ڕەنجەیە تیرۆریستێک پەیدا دەبێت لە سەر لە ئێوارە نیوە شەوێک بە ڕۆژێک بێت ڕەنجەکەی دەسووتێنێ. لەبرەوە ئەم نەئارامیە لە 15 ساڵی ڕابردوو بەم جۆرە نەبووە. بۆیە خەڵکی ناوچەکە لە ڕاستیدا بەرەوە ڕووە کە کۆچێکی وە کۆمەڵ دەستپێ بکە و دیسان هەڕەشەکانیش گەشتوتە ئاستێک کە قەسابخانەی گەورەتر بخۆڵکێنن. لەبەرەوە مەبەستە چی لە قەسابخانەی گەورەتر؟ لەبەر ئەوەی کە ئەم جۆرە هێرشانە زەمینە بۆ کاری خۆکوژیش ڕەخسێنێ و زەمینە بۆ ئەوە کات کە سبینێ لە نێو بازاڕی خانەخین، لە نێو کۆڕ و کۆبنەوە و چالاکی جۆرا و جۆرەکانی خانەخین دەست بۆ کاری گەورەتر و تاوانی گەورەتر ببن. بەڕاستی ئێمە لە ماوەی ڕابردوو سوتاوین بەم جۆرە کارانەوە لە خانەخین لە 2 تەقینەوە 3 تەقینەوە ڕووی داوە، ینی سەروی 150 کەسمان شەهید بووە، 200 کەسمان بریندار بووە. لەبەرەوە ینی ئەمە لە دەست دەرچوونە و ئەمە قەسابخانەیە بەڕاستی. بۆیە لەگەڵ قایدی ئەمەلیاتیش ئەمڕۆ قسەمان کردووە، لەگەڵ قایدی شڵتەش قسەمان کردووە و ناکرێ بۆ شوێنێکی وەکو خانەخین مەساحەیەکی زۆر فراوان لە گوند لە زەیوزار لە بەربڵاوی و بەرفراوانی ناوچەکە دیسان تۆ فەوچێکت هێناوە دەتوێت سەر و سامانی خەڵکی پێپارێزی و هێزەکانی حەشی شاویش دیسان بەرپرسیارەتی ئەم دۆخە ئەبێت لە بەرچاو بگرن لە کاتێکە کە ئەوان ئێستا لەگەڵ سوپا بەرپرسن لە مەلەفی ئەمنی، بەڵام بەداخەوە نەک واجبی خۆیان هەڵناسن. بگرە زۆر جار بەشداری پرسەی شەهیدەکانیشمان ناکەن، بگرە زۆر جار بەیانێکی ڕسمیشیان نێ بۆی کە ئیدانی بکەن. بۆیە ئەمانە ینی لەو خاڵانن کە بەڕاستی ئێمە ینی ڕوبەڕووی دۆستەکانمان لە باودا و کاربەدەستانی باودا یەکەینەوە داهاتووە. بەڕێز شێرکۆ میروەیز ئەندامی ئەنجومەنی نوێنەرانی عێراق، سوپاس کە لەگەڵماندا بوویت. سوپاس وێوە سوپاس. لە دوای ناوبڕێک تەوەری دۆم دەست پێ دەکات لەگەڵماندا بمێنەوە.
جارێکتر سڵاتان لەبێ خۆشەویستان لە تەوەری دووەمدا باز لە هاریکاریکردنی تووشبوانی کۆرۆناکەین بە بەخشینی پلازما وەک دەبینن تا دێت داتاکانی توشبوون بە ڤایرۆسی کۆرۆنا لە هەرێمی کوردستاندا ڕوو لە زیادبوونە. ئەمە ژوای کردووە کە تیمە پزیشکەکانەوە شوێنانەی کە دابین کراون بۆ ڕوبەڕووبوونەوەی ڤایرۆسی کۆرۆنا شوێنیان نەمێنێ یاخود نەخۆشخانەکانی دیکەش بەکاربێنرن بۆم پرسام. دکتۆر شەماڵ جەباریاوەر سەرۆکی دەستگای تەندروستی پێشمەرگە لە تەوەری دۆمی گەرماوگەرم لەگەڵمدایە بۆ باسکردن لەسەر هاریکاریکردنی بەخشینی پلازما و وان دێپرسی پەیوەست بە کۆرۆنا. دکتۆر شەماڵ بەخێربەی لەوە دەست پێ دەکەم بەرپرسانی تەندروستی هەموو کات دەڵێن کە توشبوون یاخود بڵاوبوونەوەی کۆرۆنا گەیشتۆتە هەموو کۆڵان و کوچەیەک. پرسیارەکە ئەوەیە ئیتر پێویست بە پشکنین دەکا یاخود هەموو حاڵەتەکان پێویستیان بە پشکنین هەیە؟ ینی ئێمە بە سەراحەت هەنێشت بڵین جاری پێشوو لە بڵاوبوونەی سەرەتای بڵاوبوونەی کۆرۆنایە ئێمە زۆر کەم ترسێکی گەورەمان هەبوو، ینی ترسەکەمان گەورە نەبوو، ترسێکی بچووکمانە بۆ مازانی کە کۆنتترۆلمان کردووە بە کۆمەڵە ڕێکار. بەڵام ڕاستەکەی ئێستا لە بڵاوبوونەی ئەم جارەی کۆرۆنایە کۆمەڵێک هۆکار هەبوو کە جاری پێشوە لەگەڵ جەنابتا باسمان کرد کە ئێمە ناتوانرا کەرنتینە بکرێ، بەڵام ئێمە دایمە هاواری ئەوە ماموو کە خۆپارێزی تاک. یعنی من یەک پرسیارەکەم ئەوەیە کە ئەگەر تۆ خۆپارێزی تاک نەکەی دەستکێش و ماسک بەکار نهێنی دوور نەکەویتەوە پێڵم فیزیکال دیستانسین، ینی دووریەکی نێوان خۆت و خەڵک ڕانەگری نێوان قەرەباڵقەکەت کەم نەکەیتەوە چ پێویستەکە تۆ هەموو دقەیەک تێست پێ. بەڕاستی فەحسکردن قورسایشی گەورەی لەسەر نەخۆشخانەکانی ئێمە دروست کردەوە مەسلەی کۆرۆنا لەبەرەوەی وای لێ هاتووە ئێستا خەڵکێکی زۆر حەزەکات تێست بکە فەحس بکە و بەڕاستی ئەو هەموو فەحسە ئێمە لە ڕۆژێکە توانای فەحسکردنمان سنووردارە. ینی ئێستا مەسەن لە شاری سلێمانی بە ئێمە فەرمانگەی تەندروستیەوە لەوانەیە لە 500 بۆ 600 تێ زیاتر ناتوانین بکەین لە ڕۆژەکە لەبەرەوەی قورسایەکی زۆرە هەم کاتێکی زۆری پێچێ هەم تێچوویەکی زۆر قورسی هەیە بۆ ئەو مۆزوعە. بەلای منەوە ئێستا لە جیاتی ئەوەی تۆ ئەگەر تۆ تێستیشت کرد پاشان چووی لە ساڵەکە چایەکە خواردەوە یاخۆ چی بۆ ناو قەرەباڵقێک و دەستکێش پێوەنەوە ینی چی پێویستەکات تۆ تێستەکە بکەی، ینی تۆ خۆ پارێزەکە نەکەی تێست بۆچی باشە، ینی گریمانەوە پێماوەتی نێگەتیڤی ئەگەر تۆ هاتی دەرەوە هەر لە ناو نەخۆشخانەکەی ئێمە هاتی دەرەوە پێماوەتی نیتە ئەلحەمدولیلا لەخوا بەزای بنیتە لەبە دەرگاکە یەکێکت بینی نە تۆ خۆ پارێزیکردن ئەو خۆ پارێزی کرد و هێشتا نەگەیشتە ماڵەوە لەوانێت تووشی ڤایرۆسەکە بیت. ینی لەبەرەوە ئەم جارە ئێمە دایما ئەپارڕینەوە ئەڵێن خۆپارێزی تاک ینی خۆپارێزی ئێوە پشکنین بۆ هەموو کەسێکەکەن کە بێتە لاتان یاخود ئەوانەی کە نیشانەکانی سەرەتا ئێوە بۆ هەموو کەسێکمان نەکرد، بەڵام بەڕاستەکەی ئێستا خەریکە بڕیارەکەین کە ئەوانەی کە نیشانیان تێ هینی بکەین تێستی بۆ بکەین لەبەرەوەی بەڕاستی فریان ناکەوین. یعنی من لێرە ئەڵێم بە هاوڵاتیانی شاری سلێمانی ینی زۆر بەڕاشکاوانە پێتان ئەڵێم لە قسەکەی خۆشم مەسوول هەموو خەستانەکانمان پڕ بوون لە نەخۆشی کۆرۆنا. یعنی ئەمڕۆ ئەم ئێوارەیە من چەندین کەس تەلەفۆنیان بۆ کردوم کە لە هەرسێ نەخۆشخانەکەی کۆرۆنا ئەگەڕێن بۆ ئەوی کە جێگەیەکیان دەستکەوێت. ینی نەخۆشخانەی ئاسا ئێستا من قسەم لەگەڵاکردن نزیکی 64 قەرەوێڵە لە 65 قەرەوێڵە نەخۆشی تەیە. بەڵێ نەخۆشخانەی سەرچنا فول بێدە ئەو شەی داسۆش تقریبا وا بۆ فول بێت هیچ جێگایەکی تیان نەمان. یعنی وای لێ هاتووە هیچ شوێنێک ئەمان نەماوە، ینی حتا ناو نەخۆشخانەکان ئێمە چکە ئەو نەخۆشەی کە داخڵی فریاکەوتنەکانمانە بێ ئێمە نازانین لە سەرەتای ئەم نەخۆشە کۆرۆنایەتیان کۆرۆنای نێچکە ببینێرین بۆ سیتی و بۆ فەحسە و کاتە کۆنفێرمێکەکەینەوە ڕۆژانە دەیان کەیس بە شوبهەکانی کۆرۆنا بەو نیشانەکانی کۆرۆناوە داخلی نەخۆشخانەکانی ئێمە بن. یعنی بەڕاستی من دەستی خەڵک ماچەکەم ئەم ماوەیە هاوکاری ئێمە بن لەبەرەوەی ناتوانین ینی بەسەراحەتەن ئێمە زۆر گەشتبین بووین کەوەی بتوانین بە تاکپارێزی و خۆپارێزی بتوانین ئەم دۆخە کۆنتترۆلکەین و ئەگەر نا نەخۆشخانەکانمان بتوانین ئیسیعابی ئەو نژمارەی نەخۆشە ئێوە بڕۆ لە دەستگای تەندروستی پێشمەرگە ئەو نەخۆشخانانی کە هاتان بۆ چەند تێستان کردووە ینی بۆ ئەوەی کە وەڵامەکە ڕوون بێ کە نیشانەکە تیا بوو تاو ڕاستەخۆ کۆرۆناتە بەس دوێنێ ئێمە تا ئەمڕۆ مەسەڵەن 24 ساعت جارێک ئێمە هینەکەین تقریبا ئێمە لە دوێنەوە تاکو ئەمڕۆ 140 تێستمان وەرگرتووە لە سای 25 پۆزتیڤ ینی زۆرە ژمارەکە زۆر ینی تۆ لە سای 25 ئەو تێستانێک کە وەرەگری پۆزتیڤ بێ زۆرە. یعنی ئەگەر نەخۆشخانەکان پڕ بن چارەسەر چییە؟ چارەسەر ڕۆیە وەکوی کە ئێستا خەریکە ڕۆیە. من بە دڵنیایە پێتان ئەڵێم کە خەریکە یەک پزیشک و کارمەندەکانمان هەڵەوەرن لە ماوەی 3 هەفتەی ڕابردووە ئێمە 6 پزیشک و 11 کارمەندمان تووشی کۆرۆنا بووە. ئێمە
ئەسای سەحریمان پێ نێبتوانین کارمەند و پزیشکی تر لە ماوەی 4 ساعت دروستکەین نیمانە و کارمەند و پزیشکیش خۆی موچەی وەرنەگرتووە خۆشتان نەزان کۆمەڵێک لە پزیشکان و فەرمانبەرانی فەرمانگەی تەندروستی سلێمانی و چواردەوریش ئەوە چەند ڕۆژێکەمانیان گرتووە قورسایشی گەورە لەسەر فریاکەوتنەکانی ئێمە و شۆڕش و نەخۆشخانەی ئاسا ئەوانە دروست بووە کە ڕاستیەکەی ئەو قورسایە زۆرە لەوانەیە زۆر خەتەر بێ بۆ ئێمە خۆ کارمەند و پزیشکی منیش موچەی وەرنەگرتووە و بێجگەلەوەش ئەوانیش کە تووشی هیلاکە بن ینی بە شێوەیەک هیلاکە بن کە لەوانێت توانێت جوڵیان نەمێنێ ینی تۆ کارمەندێک دوێنە من لێشە لە کارمەندەکانم پرسیوتمە چەند کاژمێر ئەو جلو لە بەرا بۆ لە ژوورەوە بێ لە ناو ئاسایەتی 16 کاژمێر یان تۆ 16 کاژمێر بە جلێکی نایلۆنەوە لە ناو نەخۆشخانەیەک بیت توانێت تا چەند دەتوانێت بەردەوام بی لە مانێک شا 22 ڕۆژ 23 ڕۆژە بەرکەوێ خەفارەت. بەڵێ دکتۆر شەماڵ ئێمە زیاترمان هەیە قسە لەسەر هاریکاریکردی توشبوانی کۆرۆنا بکەین بۆ بەخشینی پلازما بەتایبەت ئەوانەی کە چاک بوونەتەوە زۆر جار لە تۆڕە کۆمەڵایەتیەکان و لە شوێنە ڕسمیەکان پزیشکانی پسپۆر داوای بەخشینی پلازماکەن لەو کەسانەی کە چاک بوونەتەوە وەک بەشێک لە چارەسەر کە لە سلێمانی هەڵە نەبم سەرکەوتنی بەدەستێناوە ڕادی بەدەنگەوە هاتنی ئەو کەسانی کە چاک بوونەتەوە بۆ بەخشینی پلازما چۆنە خۆی ئێمە لە مەسلەی کۆرۆنا لەبەرەوەی تاکو ئێستا عیلاجێکی لە 100%مان نییە بۆ کۆرۆنا عیلاجێک نییە بڵێن ئەمە لە 100% عیلاجی کۆرۆنایە نەخۆشیش تازەیە لەبەرەوە هەر شتێک کە لە ڕووی زانستیەوە مەقبول بێ قبولکراو بێ و چەند بەحسێکی لەسەر بێ ئێمە هەوڵەدەین بەکاری بێنین یەکێک لەو ڕێگایانە ئەوەیە کە بەکارهێنانی پلازمایە بۆ چارەسەری نەخۆشەکان پلازمای نەخۆشی چاک بۆ ینی پلازمای هەموو کەسێک نابێ پلازمای نەخۆشێک کە کۆرۆنای گرتوێ چاک بێتەوە بە شێوێک لە شێوەکان ئەمە هەنێک کەیسە نەتیجەی هەبووە بۆ ئەو کەسانی کە تووشی پلازما نەخۆشی کۆرۆنا بوون بە قورسی بەڵام بەڕاستەکەی ئێستا قەیرانی پلازمامان هەیە ینی ئەو کەسانەی کە چاک بوونەتەوە ئێمە داوایان لێکەین ئەگە بتوانن لە ڕووی دینیەوە بیری لێ بکەنەوە خێرێکی گەورەیە ئەوەی کە ژیانی یەک نەفەر نەجات بدات وەکوێ هەموو مرۆڤایەتی نەجات دابێ لە بەپێی وتەی قورئان و خوای گەورە و ئەگەر لە ڕۆ ئینسانەکەشەوە بیری لێ بکەینەوە و ئینسانیت بیرێکی لێ بکەینەوە ئەمە کارێکی ئینسانیە کە تۆ کەسێک پێویستی بە تۆیە لە حاڵەتێکی مردنە نەجات هێدی و ئەگەر لە ڕۆ نیشتیمانیەکەەوە بیری لێ بکەینەوە کارێکی نیشتیمانیە لەبەر تۆ هاوڵاتیەکی برای خۆت کوردێکی برای خۆت لە نەخۆشیێک نەجات دەدەی و تەنانەت ئەگەر لە ڕووی کاری چاک بە کاری چاکیش بیری لێ بکەینەوە ئەو تۆ نەخۆش بووی دڵنیام لە نەخۆشخانەیەک لە نەخۆشخانەکانی ئێمە خزمەت کراوی و کارمەندەکان و پزیشکەکانمان هەوڵیان داوە تۆ چاک بیتەوە لەبەرەوە دڵنیا دەکەمەوە ئەو پلازمایی کە تۆ ئیبەخشی لەوانەیە ئەوەی تۆ بۆ پزیشکێک بەکاربێت کە ئێستا وەزعی خراپە و لەوانەیە لەو پێش چارەسەری جەنابتی کردبێ وەکو ڕەدی جەمیل وەکو دانەوەی چاکە ئەگەر بکرێ بتوانن ئەوانەی کە چاک بوونەتەوە بتوان پلازما بەخشش باشە. دکتۆر شەماڵ بەپێی داتاکانی وەزارەتی تەندروستی بێ نزیک بە نیوەی ئەوانەی کە توشبوون چاک بوونەتەوە ینی لە سەر و 1200 کەسێکەوە ینی کەم لەوانێت 400 بۆ 500 کەس چاک بووبێتەوە بۆچی ئەمانە پلازما نابەخشن ترسیان لە چی هەیە؟ وەڵی من نازانم بەڵام خۆی چاک بووەکان ئێمە ئامارێکی دقیقی چاک بووەکان تاکو ئێستا لامان نییە من ئێستا قسم لەگەڵ ئەو جهتانەوە ئەو بەڕێزانی خۆشمانە کرد کە دوێنێ ئەلانە کرا بوو کە 350 کەس چاک بوونەتەوە ئەو ئامارە تەنها هی دوێنێ نییە وەکوم بزانم ئەو ئامارە هی ئەوەیە کە لە سەرەتای کۆرۆنا و تاکو ئێستا ئەوەنە کەس چاک بوونەتەوە 350 وەڵام 350 کەسیش زۆرە یعنی ئەگەر ئەو کەسانی کە چاک بوونەتەوە هەنێکشیان بەخشیویانە خۆینا پلازمامان ناوە بە خەڵک لەکوێ هێناومانە خۆ لە خۆمانمان دەرنەکردووە خەڵک کۆمەڵی خەڵک بەخشیوێتی من هیوادارم ئەوانەی تریش کە ئەتوانن هەچ کەسێک توانای هەیە بێت ئەنێک پلازما بەخشێ بە نەخۆشەکانی تر هیچ خەتەریاتێکی تیان نیە بە تایبەتی و کەسانی کە چاک بوونەتەوە کەیس ریپۆرت زۆر کەمە لەوەی کە جاری دووەم توش بنەوە ینی لە جیهانە لە ڕێژی لە سایەک و دوو تێ ناپەڕێنێ کە توش بنەوە ئەگە تووشی بوو بێتنەوە نەخۆشەکان بە شێوەیەکی زۆر سوکتر گرتووە لەوەی کە نیشانەکانیان پێوە دیار نەبوو قورسایی لەسەر ژیانیان دروست نەکردەوە لەبەرەوە سێم شت ئەو خوێن و پلازمای لە باقی خوێن وەرەگیرێ ینی نەناو نەخۆشخانەکانی کۆرۆنای وەرناگیرێ یعنی ئەگەر بتوانن ئەو کەسانی کە تەواو چاک بوونەتەوە و لە ماوەی 14 ڕۆژی پێشوە بە تایبەتی کە چاک بوونەتەوە ئەم فرێش پلازمایان هەیە ئێستا بۆ ئێمە زۆر زەرورە ئەگە بتوان هاوکارمان بن بۆ ئەو نەخۆشخانەی تری بەکاربێنی کە ئێستا ژیانیان لە مەترسیایە بڕیار نییە بانگەوازێکی نیشتیمانی هەڵمەتێکی نیشتیمانی بۆم پرسە ڕێک بخرێت کۆمەڵێک ڕێگا چارە هەیە ینی کۆمەڵێک ڕێگەماندانەوە بۆی کە
بتوانین ینی یەکەمەمان ئەمانێت ئەوە ئێستا هەموو بەرپرسانی تەندروستی لەم زۆنە ئیتفاقمانەوەی هەمومان لە هەر ئەلامێکا قساکەین یەکسەر داوای پلازما بکەین لە خەڵک بۆی خەڵک تێگەینی کە پێویستمان پێێتی دوم شت خەریکی دروستکردنی هەڵمەتێکین لە تۆڕە کۆمەڵایەتیەکان و لەوانە بۆی کە بە خەڵک بڵێن تکایەوەرن پلازمامان بنێ سێم حاڵات ینی حتا من دڵنیام کە سوکاری نەخۆشەکان کە ئێستا وەزیان خراپە خۆیان لە ڕێگەی شخصیشەوە زۆر جار پەیوەندیان کردو بۆ کەسانەی کە چاک بوونەتەوە داوایان لێکردن کە پلازمان پێ بەخشن زۆر جار کە سوکاری نەخۆشەکان خۆیان بە شخصی ئەویان کردو بەڵام بە ئەوەشمان لەبەر چاولانە چێت کۆمەڵی خەڵک هەیە بە تەوعی کە خۆی چاک بۆتەوە هاتووە سەردانی نەخۆشخانەکانی کردو و توی دیکە کە من چاک بوومەتەوە بچم لە کوێ پلازما بم ینی بەبێەوەی پێی بوترێ بەبێەوەی تەلەفۆنی بۆ بکرێ بێەوەی هیچ شتێک خۆی گەڕاوتێمە زۆر زۆر سپاسیانەکەیانی ئەو حسن نیشتیمانیان بە هەند بەشێکی زۆری خەڵک ترسی لەم دەستەواژانە بوو کە ئێستا تۆمی و ڕێکردەوە زانستیان بۆ نمونە نانەزانین لە کوێ پلازماکە بەخشن وەترسیان لەوە هەبوو کە دکتۆر و کارمەندانی تەندروستی تووشی کۆڕۆنا بوون ئەمانیش توش هەبن ئەگەر جارێکی دیکە بچنەوە ناو نەخۆشانەکە ئەنی ئەوانەی کە چاک بوونەتەوە گرنتیەوە هەیە کە توش نەبوو خۆی گرنتی لە سایە نییە بەڵام پێڵم لە سایە ژمارەیەکی کەمی لەوانەیە کە تو وەختی خۆی جارە کۆرۆنایان گرتو تا بێسە جا دووبارە گرتویانەتەوە ئەمە یەک دووەمە گرتی بێتیشیانەوە ڕێژەی چاکبوونەوەتیانە زۆر زۆر بەرزە لەوانەی کە دوم جار گرتویانەتەوە کۆرۆناچکە جسمی ئینسان مەناعەتێکی وەرگرتووە بەرامبەر ئەو کۆرۆنایە ئەیناسێتەوە یعنی ئەو کاتە ئێمە بۆچی باسی ڤاکسینەکەی خۆ ڤاکسینی جێشێکە لەوانە وەک تۆگە نەخۆشیەکە بگریت و چاک بیتەوە کوێ ڤاکسینە وەرگرتی بێت کە تۆ ڤاکسینش هەماشتە ڤاکسین ڤایرۆسەکەی زعیف کراوە ئەیناسێن بە سیستمی بەرگری لەشی تۆ بۆی سیستمی بەرگری بیناسێتەوە لە ناوی بەرێ تۆ جارێک بە فعلی ڤایرۆسەکە چۆتە جسمتەوە و جسم ئێستا ئەیناسێتەوە بەرگریەکەت بەقوتە بەرامبەری ئەگەر و بەرگریەکە بەخۆت نەبێ ئێمە بۆ داوای پلازماکەین ینی ئەو دیارە ئەو پلازمایی تۆ دژەتەنی تایە بم بۆ کۆرۆنا لەبەر ئێوە بەکارێنین لە جسمی یەکی شترا بۆی بتوانین زووتر چاچی بکەینەوە مەرجە هەموو توشبێک پێویستی بە پلازما هەبێ مەرجنی هەموو توش بنێ پێویستی بە پلازما هەبێ و مەرجنی هەموو توشبێک پێویستی بە نەخۆشخانە بێ ڕاستیەکەی ینی با ئەمە سەراحەتێک بڵێن ئێمە لە بیدایەتە من ئەم قسەیە بە سەراحەتەکەم لە بیدایەتە ئێمە بە شوێن کۆرۆناوەبی ماڵ بە ماڵ لە دەرگا بە دەرگا لە دەرگامانایە بزانین چ ماڵە کۆرۆنای شتەیە ئەمان گرت و ئەمان بر لە حەرزێکی سەحەیە لە خەسخانەیەکە دامانە حتاش ما خستە ناو خەسخانەوە یعنی ئەوە نەمانە خستە کەرەنتینەوە بەعکسەوە کەرەنتینە بۆوانە بوو کە شوبهەیان لەسەر بوو ئەو زەمانە گوزەشت ئەو زەمانە ڕۆی ئێستا کۆرۆنا یەت پژمنمانەگرێت لەناو نەخۆشخانەکان ئەڵە کاکە من کۆرۆنام ئێمە ناتوانین ینی خەریکە دەست و پێ ئەوەستانە وەستین شوێنمان نەما بێدمان نەما ستاف نەما ینی جیهازی ڤێنتیلەیتەر مەسەلەن جیهازی هەناسەدانی دەستکرد ئۆکسجین نامێنێ وەکو هەفتەی پێش و ڕۆیە لەسەر شناریانی ینی ئێستا کۆرۆنا خۆی لە دەرەکەمانایە لەبەرەوە زەمەنی ئەوەیە کە تاکپارێزی بکرێ و هەموو کەسێکیش کە کۆرۆنا ئەگریان تۆزێک تای ئەبیان شتێکی کەمی ئەوێ مەرجنیە بێتە دەرەوە و بچێتە ناو نەخۆشخانە و دەستکا بە فحسکردنەوەوانە ینی خۆی ڕاستیەکی خۆکەرەنتینەکردنی چێکە لە شتە زۆر زۆر باشەکان لە عالەمە ینی ئەگەر من هەستکەم خوا نەخواستە نەخۆشەکەم هەیە من بەرکەوتەم هەیە ئێستا من ئەو ماسەیە کە من بەستومە ینی چەندێک من خۆمی پێ پارێزم دە ئەوەندە تۆم پاراستووە لەبەر چی لەبەروی من خۆم کۆنتاکتم لەگەڵ نەخۆشە هەیە ڕۆژانە یعنی ئێستا من هەموو ڕۆژێک لە دەوامەکەی خۆم کە سوکاری نەخۆشە بینم وەفدە بینم پزیشکانە بینم کارمەندانی تەندروستیە بینم ئەمڕۆ من دووجار کۆبوونەوەم لەگەڵ ستافی نەخۆشخانەی ئاسایە هەبووە لەبەرەوە کە من کاتێک ئەمە بەکارێنم لە پێشەوەی خۆم پارێزم تۆ پارێزم لەبەرەوە هەچ کەسێک کە ماسک بەکارێنێ ئەوێ بە شێوەیەک بیکاتەوە بیکردنەوەی بەکارێنانی ماسک تەنها پاراستنی خۆ نییە چێ خۆشەوی پارێزی دایکی خۆشەوە بیپارێزە ماسکێ بەستە باوکە خۆشەوە بیپارێزە ماسکێ بەستە ینی ئەمە ینی ئەگەر بە ماسەکە نەشتوانی خۆت بپارێزی لەوانێ بەرامبەرەکە توانی پارێزی لەبەر ئەویشە خێرێکی گەورەیە و مەرجیش نییە هەموو نەخۆشیی کۆرۆنا نەخۆشخانەی پێویست بێ ئەگەر هەموو نەخۆشێک تووشی کۆرۆنا بۆیە بمردایە کەواتە ئێستا بۆیە نزیکی ئەوە 7 ملیۆن کەس لە عالەمە کۆرۆنای گرتووە بۆیە ژمارەی مردوەکان 7 ملیۆن کەس دێ بەعکسەوە ڕێژەی لە سایە 95 بۆ 96 ئەو کەسانی کە تووشی کۆرۆنا ئەبن بە جسمێکی سەلیمەوە خە نەخۆشخانە بەجێهێڵن و دەیان کەیسمان هەیە لەم شاری سلێمانی من دەتوانم لە هەفتەی داهاتووە نمونونەکانتان پێ بڵێن فلان و فلان و فلان کە بەبێ ئەوەی کە هیچ عیلاجێکی ئەمە بەکاربێنین ئێمە تەنها بە کەرەنتینەکردن و پاراستنیان توانیمانە سەرپەرشتیان بکەین و چاک بنەوە کەواتە هەموو کەسێک توانێت خۆی کەرەنتینە بکات. دکتۆر شەماڵ جەباریاوەر سەرۆکی دەستگای تەندروستی پێشمەرگە سوپاس سپاس بۆ تۆش ئێوەش خواتان لەگەڵ.